کێشەی گرانی نرخی بنزین هەیە لەگەڵەوەشە بنزینی 690 دیناری ڕاگیراوە لە سلێمانی دابەش ناکرێ بۆ ژمارەیەک لە ساق تەکسیەکان وەکو خۆپشاندان لە دژی بنزین بۆ داوای هەرزانکردنی نرخی بنزینیان کرێسە دەستگیر کراوە نێ وەکو سەرۆکی ئەنجومەن قسەدانچی لەسەرم پرسانە بەدڵنیایەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشتیوانی پگیری هەموو داخوازی داواکاریەکانی دابەزانی نرخی بنزین نەکەین لە پارێزگای سلێمانی بە هەموو شێوەیەک و پارێزگای سلێمانی بەڕاستی ئێستا بەڕادەیەکی زۆر نرخی بنزین بەرز بۆتەوە پێم وایە ئەمە هەر سلێمانی نێ لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە بەڵام هۆکاری سەرەکی نرخی بنزین لە پارێزگای سلێمانی بەرز بۆتەوە هۆکاری سەرەکی ئەوەیە کە لە ڕابردوو تا بنزینی 690 دیناری لە کە لە عێراقەوە ڕۆزامەندی لەسەر دراوە لە بۆ هەرێمی کوردستان ماگانە ملیۆنێک و 800,000 لیتر بووە ئەوە لە پێش جەژنەوە تا ئێستا و بنزینی 690 دیناری نهاتوو بۆ پارێزگای سلێمانی لە هەمان کاتە بەپێی بە دوواداچوونەکان و زانیاریەکانی ئێمە تەنها بۆ سلێمانی نایەوە تا سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین تا ئێستا بنزینی 690 من ڕسمم لای و لافیتەم لایەک هەڵواسراوە بۆ پارێزگای هەولێر و بۆ پارێزگای دووەک سرف دەکرێت و ئەمەش ئێمە بە دوواداچوونمان زۆر کرد هۆکارەکەیان کردووە بۆەوەی کە گوایە ئەو هێڵەی کە واتە بنزین بەرهەمەهێنێ بۆ پارێزگای سلێمانی بەستویانەتەوە بۆ کەم هێڵە لە کارە نییە بەڵام پێم وایە من بڕێکی زۆر زەعیفە مادام بۆ هەولێر و دووەکێ دەبوو بۆ سلێمانی شەبێ لە هەمان کاتە ڕۆژانە 25,000 بەرمیل نەوتی خاو دەدێ بە کۆمپانیای کار بۆ بەرهەمهێنانی بنزین و گاز و سوتەمەنیەکانی تر کە ئەمەش بە هەمان شێوە ئەم جۆرە سوتەمەنیەش تا ئێستا بە هیچ شێوەیەک بۆ پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین خەرج نەکراوە کەواتە ئەمانە هەموو هۆکارن سەر ڕایەوەی کە بنزین لە کۆماری ئیسلامی ئێران و لە تورکیا و لە شوێنەکانی تر بەڕادەیەکی زۆر گران بووە کە ئەمە هەموو کاریگەریەکەی هاتووە لە سنووری پارێزگای سلێمانی بەڕادەیەکی زۆر خڕبووەوە کەواتە کاریگەری کردووە لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزین و ئەم کاریگەریش کاریگەری هەیە لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان بە گشتی هەم لە ئەوانەی کە شۆفێ واتە ئۆتۆمبیلی تایبەتیان هەیە چی لە پاسەکان و چی لە تەکسیەکان و ئێمە پشتگیری لە داخوازی و داواکاری خاوەن تەکسیەکان و هەموو پاسەکانەکەین ومێ دەکەین هەمومان لەو بە دوواداچوونەی کردومانەوە بە دوواداچوونی تریش لەردایەن بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە بۆی کە لە چەند ڕۆژی داهاتوودا چارەسەر بکرێ و ومێ دەکەین چارەسەر ئەو 5 کەسە چارەنووسی و 5 کەسی کە دەستگیر کراون ئەوان ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی وە بە هەمان شێوەکو لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە دوواداچوونیان کردووە دیارە لە نەتیجەی بە دوواداچوونەوەکە ئاماژیان بۆ داوە کە بۆ لێکۆڵینەوە تاو نەبوو دوای تاوبوونی لێکۆڵینەوەکان ئەوانی ژاوازە دەکرێت نرخی تەمەەن دەبێت هاچی ئەوەی کە پەیوەسە بە بنزینەوەواتە بە هاتوچۆوە کە گرانەبی هەمووی پەیوەسە بە بەرزبوونەوەی نرخی بنزینەوە هیوادارین هەموو لایەکمان گرفتێکی گەورە و سەرەکی شۆفێرەکانە چی تەکسی چی پاستات چی تایبەت بتوانین نرخی بنزین بەم میکانیزمە نەڕادوە بتوانین دایگرینە خوارەوە جینە من پێم وایە سەنگی گەورەتر دروستە بێت زۆر سپاس بۆ هەموو لایەک